ئەم ساڵ بەهۆی کەمی بارانبارین لە ناوچەی گەرمیانی هەرێمی کوردستان ئەگەری وشکە ساڵی دەکرێت ئەوەش مەترسی لەسەر بەروبوومی کشت و کاڵی ئەو ناوچەیە دروست دەکات. ئیدارەی گەرمیان سەرجەم ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ئاژانسی نەتەوە یەکگرتوەکانی تایبەت بەو کەیسە بانگهێشت کرد و لە کۆبنەوەیەکی بەرفراواندا داتا و ئاماری زیانەکان و مەترسی وشکە ساڵیان خستە ڕوو. بەڕێوەبەری کاروباری مرۆیی لە ئیدارەی گەرمیانیش ڕایگەیاند پێویستە حکوومەتی هەرێم پلانی تایبەتی هەبێت بەو پرسە. حکوومەت لێرە وشکە ساڵی ڕانەگەیاندوە بەڵام وەکوتم هەموو ئاماژەکان ڕوو لەوەن کە ئێمە دەبێت ڕوبەڕووی کاریگەریەکانی ببینینەوە. هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بەڵێنیاندا کە هەرێکە و بە پێی اختصاصی خۆیان هاوکار بن لە کەمکردنەوەی شوێنەوارەکانەوە تەبەنی کەیسە جاجاکانی ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی لە بوارەکانی ئاوی سەرزەوی و ژێرزەوی ئاودەری کشت و کاڵ بەهاناوە چوونی گوندشینان دابینکردنی ئالیکی ئاژەڵ و پێداویستەکانی دیکەی ئاژەڵدا هاوکار بن. ئێمە ئومێدمانەیە کە ئەم حکوومەت بۆ خۆی پلانێکی بێ بە ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی هەم ئێمەش بتوانین لە ڕێگەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە لە کاریگەریەکانی کەم بکەینەوە. بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی گەرمیان باس لەوە دەکات کەمی ڕێژەی بارانبارینی ئەم ساڵ لە ناوچەکەیان جێی ئومێدی جوتیاران نییە و سوودمەند نابن لە بەرهەمە کشت و کاڵەکانیان جگە لەوە بەهۆی کەمبوونەوەی ئالیک و دانەوێڵە کەرتی سامانی ئاژەڵداریش زیانی بەردەکەوێت. ئەم ساڵێک لەسەر سی پار باریوە کەواتە زۆر خراپترە لەوەی پار و ئەتوانم بڵێم لە گەرمیانە ئەم ساڵ جگە لە مەیدان و بێباس ئەو ناوچەکانی ترمان هەمووی ئەگەری وشکە ساڵی هەیە و زەرەر و زیانێکی زۆر بەر خەلەوخەرمانی جوتیارانەکەوێت. لە کاتی وشکە ساڵی دیشدا دووهەم بوار کە زەرەری پێگا بواری سامانی ئاژەڵە کە لەوە ڕنابێ کە وشکە ساڵی بێ ئەو کەرتە زۆر زۆر زیانی لەکەی بۆیە ئەبێت هەوڵ بدرێ بۆ دابینکردنی ئالیکی ئاژەڵ بۆ خاوەن ڕانەکان. لە سونووری گەرمیان زیاتر لە 1 ملیۆن و 500,000 دۆنم زەوی کشت و کاڵی بوونی هەیە و بەپێی ئامارەکانی کەشناسی کۆی گشتی بارانبارینی ئەم ساڵ کەمترە لە 50 میلیمتر ئەمەش بەراورد بە ساڵ پار ڕێژەکە 1 لە سەر 3 کەمی کردووە. بەهۆی کەمی ڕێژەی بارانبارینی ئەم ساڵ سنووری گەرمیان ڕوبەڕووی هەڕەشەی وشکە ساڵی بووەتەوە لە ئێستاشدا جوتیاران و ئاژەڵداران و گوندنشینان زیانێکی زۆریان بەرکەوتووە و بۆ ئەو مەبەستەش چەندین جار داوایان لەلایەنی پەیوەنددار کردووە بۆ ئەوەی قەرەبووی زیانەکانیان بکرێتەوە بەڵام لە ئێستادا حکوومەتی هەرێم و لایەنی پەیوەنددار هیچ پلانێک و بەڵێنێکی ئەوتۆی بە جوتیاران و ئاژەڵداران نەداوەتەوە بۆ قەرەبووکردنەوەی زیانەکانیان. پشتیوانمەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.